ناوەناوە حکوومەت لە ژێرناوی دەرکردنی ڕێنمایی و ڕێکخستنەوەی فەوزای میدیایی چەند ڕێنمایی و ڕاستپاردەیەک دەردەکات کە دەبێتە هۆکار و نیگەرانی ڕۆژنامەنووسان لەلایەک جیاوازیکردن لە پێدانی زانیاری لە نێوانی ڕۆژنامەنووسان و لەلایەکی تریشەوە بەرپرسکردنەوەی ئازادی میدیایی. بەداخەوە زۆربەی دامودەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان ئەو یاسایە جێبەجێ ناکەن چونکە ئێمە بەشێک لە ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکان و هاوڵاتیانیش کاتێک کە داوای زانیارێک لە دامودەستگایەکی حکومی دەکەن بە شەفافانەدا زانیاریەکە بە ڕێکخراوەکە یاخود بە ڕۆژنامەوانەکە یاخود بە هاوڵاتیەکە نادەن چونکە بەپێی مافێ دەسێنانی زانیاری هەموو هاوڵاتێک یاخود ڕۆژنامەنووسێک دەتوانێت ڕاستەوخۆ داوای زانیاری لە فەرمانکە بکاتن بەڵام بەداخەوە ئەو یاسایەک خۆی جێبەجێ ناکرێت. ڕۆژنامەنووسان باز لەوە دەکەن کە ئەوان بۆ ڕووماڵکردنی ڕوودا و زانیاریەکان لەسەر کێڵگەیەکی کوشتتوکاڵی ئازادن بەڵام بۆ ڕووماڵکردنی کێڵگەیەکی نەوتی نابێت و خەتەرە. باسیش لەوە دەکەن کەوا هەڵاواردن و قۆڕخکاری لە پێدانی زانیاری لە نێوان دەستگایەک بۆ دەستگایەکی دیکە دەکرێت. قۆڕخکاری هەیە لە بەدەستێنانی زانیاریە. ئەو دەستگایانەی کە نزیکی حیزبە دەسەڵاتدارەکانن زۆر بە ئاسانی ئەتوانن زانیاری بەدەست بێنن، زۆر بە ئاسانی ئەتوانن کاربەدەستانی دەوڵەت بدوێنن، ئەتوانن تەنانەت بیشانێنە ناو ستۆدیۆ قسەیان بۆ بکەن. دام دەستگاکانی دەوڵەت هاوکاریانەکە بەڵام بۆ دەستگایەکی تری جیاواز بەو شێوەیە نین. یعنی ئەم جیاوازیە زۆر خەتەرە لە کاتێکە بەدەستهێنانی زانیاری مافە بۆ هەموو ڕۆژنامەنووسێکە. هەموو ڕۆژنامەنووسێک پێویستە ئەو مافەیە هەبێ بۆ ڕووماڵیکردنی کێڵگەیەکی کوشتتوکاڵی ڕۆژنامەنووس ئازادە. بەڵام بۆ ڕووماڵکردنی کێڵگەیەکی نەوتی ئاستەنجی بۆ دروستەکرێت. دەرکردنی ڕێنماییەکی نوێ لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە و بەردەوامی هەڵاوەردانی میدیایی کە پێدانی زانیاری لەلایەن بەرپرسان و دەستگاکانی حکوومەتەوە ڕۆژنامەنووسانی نیگەران کردووە و داوا دەکەن ڕێنماییەکی وەزارەتی ڕۆشنبیری کە بەرپرسکردنەوەی کاری ڕۆژنامەنووسی و ئازادیەکانە هەڵبۆشێنرێتەوە و کاریش بە یاسای پێدانی زانیاری بەبێ جیاوازی بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.